شەکەتی و ماندوێتی بە ڕوخساریەوە دیارە، چونکە بۆ ماوەی 24 ڕۆژ دووری زیاتر لە 600 کیلۆمەتری لە واشنگتنەوە بۆ نیویۆرک بە پێ بڕی. کانی خوڵام چالاکوانێکی کوردی باکووری کوردستانە. لە ساڵیادی 100 ساڵی پەیماننامەی لۆزان چووە بەردەم نەتەوەیەگرتوەکان. هاوشێوەی ملیۆنان کورد جارێکی دیکە پەیامی ناڕەزایەتی خۆی بە دنیا گەیاند. پەیامامە ئەنا یەکیتیە نەتەوە دەبێژە ئەس سەر جیهانێ داخفم. جیهان و ئەس ئەم یەکن. 5 میلیۆن کورد ڕۆژهەڵاتە ناویدا دژین. 5 میلیۆن کورد لە یەکیتیە نەتەوەیدا تونێ. 5 میلیۆن کورد دەنگێ ویتونە، ناوێ ویتونە، دیرۆکا ویتونە. دیتنامەدا ڤیا کێماسیکی مەزنە. دیتنامەدا 100 ساڵ بەرەی وەختا پەیمانە لۆزانە هات ئیمزاکردن. بە زۆرێ، بە حیلە، بە شیدەت ڤی پەیمانە هات ئیمزاکردن. ئەو چالاکیەی کانی خوڵام دەرفەتێکیش بوو بۆ ئەوی بەشێک لە خەڵکی ئەمریکا باشتر لەو نەهامەتیانە بگەن کە بە سەرگەلی کووردە هاتوون. لە ڕێگە دوور و درێژەکەیدا چەندان کەسی ئاشنای نەتەوەکەی کرد. باش بوو ئەز نێزیکێ 15-16 ماڵباتەدا مام جەم ئەمریکیە مام. شەوێ دنێژی ئەز ئوتێلێدا دمام. ئەمریکی وانا ئەوکن خودی یان دژی شەڕن ji bo azadiyê ji bo aşîtiyê ne me nîxaş dikir saetek 2 saet 3 saet 4 saet ser Kurdistan ser cîranê Kurda Türk Arab Fars dîroka peymana Lozanê 100 ساڵ لەمەوبەر وڵاتی زلهێزەکان بە گوێرەی پەیماننامەی لۆزان کوردستانیان بەسەر 4 دەوڵەتدا بەش کرد. لەو کاتیشەوە نەهامەتیەکانی کورد زیاتر و زیاتر دەبن. هەرچەندە کوردان بەردەوام بن لە ئیدانەکردنی ڕێکەوتنەکە و هەوڵ دەدەن کە قاوارەیەکی سەربەخۆ و دەوڵەتێک بۆ خۆیان دابمەزرێنن. بەڵام بۆی پلانی وڵاتان و دژمنان تاو پێستا نەتواندراوە ئەو خەونەیان بەدی بێت. عیسا حەسەن، کوردستان 24 واشنگتن.